یەکێک لە خواستەکانی رووسیا بۆ داگیرکاری ئۆدێسا کە ئێستا بە جۆرە لە جۆرەکان گەماڕی ئۆدێسای داوە و فشارێکی زۆری سەربازی لەسەر ئۆدێسا هەیە. بابزانین لە ژێرزەمینەکانی ئۆدێسا چی دەگوزارێت. تۆڕێکی ژێرزەمینی کە درێژیەکەی دەگاتە 2500 کیلۆمەتر و بە درێژترین تونەیلی جیهان ژمار دەکرێت، دەوترێت هێرشی رووسیا بۆ سەر ئوکراین شەڕێکە زیاتر لەوەی کە باس لە هاتنی ناتۆ و زاڵبوونی هەیمەنەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بۆ سەر رووسیا دەکرێت. بەشێکی هۆکاری سەرەکی ئەم شەڕەش لەسەر ژێرزەمینەکانی ئۆدێسایە و بەگشتی ئۆکراینیا کە سەر دەکێشن بۆ زۆرێک لە وڵاتانی دیکە و بە یەکێک لە شارستانیەتەکانی ئۆکراینیا ناوبانگی دەرکردووە. ئۆکراینیا بە یەکێک لە ناوەندەکانی چەکی بایۆلۆجی جیهاندا دەنرێت و شارەزایانی سەربازی باوەڕیان وایە شوێنی ئەم چەکە بایۆلۆجیانەش لە ژێرزەویەکانی ئۆکراینیادایە. بۆیە ئەم تونەیلانە سەر دەکێشن بۆ وڵاتانی ئێران و ئەرمەنستان و چیک و سلۆڤاکیا و هۆڵەندا و ئەڵمانیا و فەڕەنسا و چەندین وڵاتی دیکەش. دەواازەی سەرەکی ئەم تونەیلانە لە ناو خاکی ئۆکراینیادان، ئەلبەتە بەشێکی زۆری دەواازە سەرەکیەکانیان. ئەم تونەیلا دوور و درێژە لە نێوان زۆرێک لە وڵاتاندا بە ئەندازەی 1 تا 2 کیلۆمەترێک ڕوخێنراون، ئەویش بە مەبەستی پچڕانی پەیوەندی نێوان ئەو دوو وڵاتی کە خواستی خۆیان نییە و نایانوێت پەیوەندیان لە ڕێگەم تونەیلانەوە هەبێت. تونەیلەکانی شاری ئۆدێسا یەکێکە لە سەرنجڕاکێشترین شوێنە گەشتیاریەکانی ئۆکراینیا کە لە ڕابردوودا بە مەبەستی جۆراوجۆر بەکارهێنراون. تونەیلەکانی ژێرشاری ئۆدێسا بە گەورەترین تۆڕی ژێرزەمینی جیهانە ژمار دەکرێت کە بە شێوەیەکی نەخشە بۆ کێشراو بەسراونەتەوە بە یەکەوە. لە ژێرزەمینەکانی ئۆدێسا و ئوکراینیا بەگشتی هەموو جۆرە ئەندازەکانی تونەیل بوونی هەیە بە شێوازی جۆراوجۆر. تونەیلی باریک و فراوان کە بەشێکی زۆر لەم تونەیلانە لەلایەن دەسەڵات و دەوڵەتەوە دەستکاری کراون و کاریان لەسەر کراوە، هەنێکیشیان ڕەنگە دەواازە و ئاڕاستەکەیان گۆڕابێ، بۆیە لێرەوە گومان لەسەرەوە دەکرێت ژێرزەویەکانی ئۆکراینیا بەگشتی شوێنی حەشاردانی چەکە بایۆلۆجیەکەکان و ئەتوانم بڵێم ژێرخانی سەربازی ئۆکراینیا بێت. لە دوای وڵاتی ئۆکراینیا زۆرترین دەواازەکانی ئەم تونەیلانە دەکەونە پاریسی پایتەختی فەڕەنساوە کە دەوترێ لەسەر یەک هێڵی ڕاست بوونیان هەیە و ئۆکراینیا و فەڕەنساشی بەستووەتەوە بە یەکەوە، بەڵام پانتایی تونەیلەکانی ئۆکراینیا فراوانترە لەو تونەلانەی کە لە پاریسدان بەهۆی ئەوەی بە قوڵیەکی زۆر هەڵیان کەندووە و جۆری خاکەکەی قسڵە، بۆیە ڕوخان و داتەپینی ئەم تونێلانە ئاسان نییە. بۆیە ژێرزەمینەکانی ئۆدێسا بە درێژایی ساڵانی ڕابردوو بە بابەتی جیاواز بەکارهێنراون لە ڕابردووەوە و هەتا پێشەوەی کە ڕەنگە سیستەمی ئەم جۆرە پێشکەوتنی ئەوروپاش کە هەبێت. زۆرێک لە ڕابردووە زۆرێک لە قاچاقچیان بۆ گواستنەوەی کاڵای بۆ نمونە قاچاق بەکاریان لێناوە و جگە لەوەش بۆ گواستنەوەی بەندە و کۆیلەکان لە نێوان سنوورە دەسەڵاتە جیاوازەکانی قەدیمدا بەکارهێنراون. ئەم ژێرزەمینانە لە دوای تێپەڕبوونی ساڵانێکی زۆر دیارە هێرشی نازیەکان بۆ سەر ئۆدێسا بوونە ناوچەیەکی خۆحەشاردانی ئەو کاتەی شەڕکەرەکانی یەکێتی سۆڤیەت و بووە شوێنی نیشتەجێبوونی ژمارەیەکی زۆر لە شەڕکەرەکانیان کە هیچ مەترسیەکیان لەسەر نەبوو و بۆ هێرشی پارتیزانی زۆر جار بەکاریان دێهێنا. بۆ ئەم تونێلانە ئەو کاتە بوونە هۆکاری سەرەکی سەرکەوتنەکانی یەکێتی سۆڤیەت و شکستی نازیەکان کە دواتر بوونە ناوەندێکی گەشتیاری. مێژووی دروستکردنی ئەم تونێلانە مێژوویەکی ورد و دەقیقیان نییە، بەڵام بە پشت بەستن بە لێکۆڵینەوەکان دەگەڕێنەوە بۆ سەدەی 18 میلادی کە ئەو کات بە فەرمانی کاترین کەبیر بڕیاری دروستکردنی بەندەرێک لەسەر دەریا دەدرێت و پێویستیان بە جۆرێکی خاک دەبێت کە قسڵە. ژێرزەویەکانی ئوکراینیاش هەمووی قسڵە، هەر بۆیە لەوەش کەوتانەدا ئەوەندە قسڵ دەردەهێنرێت کە لە لایەکەوە بەندەرەکەی پێ دروست دەکرێت و لە لایەکی دیکەوە ئەم تونەیلانە کە لەگەڵ دەرهێنانی قسڵەکەدا بە شێوەیەکی نەخشە بۆ داکێشرا و دەری دێهێنن کە دیارە دەبێتە تونەیل و بەندەرەکەش ئەوەی کە باس دەکرێت دروستکردنی بەندەرەکە تا سەدەی 20 میلادی درێژەی کێشاوە. تونەیلەکان بە ئەندازەی 10 مەتر و زیاتر لە ژێرزەمینەوەن. لە ئێستادا هەندێک لە دیارە چاودێران دەڵێن لە ماوەی ڕابردوودا ئەم ژێرزەویانە بە دەستکاریەکی زۆرەوە لەلایەن دەسەڵات و حکوومەتی ئوکراینیاوە بوونەتە ناوەندێک بۆ پەرەپێدانی چەکی جەنگی و بە تایبەتی چەکی بایۆلۆجیکی، هەر بۆیە یەکێک لە ئامانجەکانی رووسیا
بۆ گەشتنی بە ئۆدێسا گەشتنە بە تونێلە شاراوەکان کە ڕێگەکەیان دەکەوێتە ناو ئەو تونێلانە و لە هەمان کاتیشدا ئەم تونێلانەی ئۆدێسا هەموو ئۆکراینیا دەبەستێتەوە بۆ یەکەوە. تەنانەت گومانی ئەوەش دەکرێت یەکێک بێ لە هێڵەکانی پەیوەندی نێوان فەڕەنسا و ئۆکراین.